لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني سياسات ودا لواني كان تفسير القرآن بيروز بهم وخزمتان ومن بس رزامن دي خواهي قول وهبادان بأوي آزي سودي ليور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا حضر القسمة أولو القربى واليتامى والمساكين فارزقوهم منه وقولوا لهم قولا معروفا. واتخواهي قول سبحانه وتعالى فرمي كاتك وميراتان توزيع ذكر ودابش ذكر كسانيق لو حالتي آمادبون كميرات غير نبون أولو القربى خزم كزبون أوانيك وميراتيان ببرناكوي واليتامى أوانيك ويتيما والمساكين أوانيك وندارو أوانيك فقيرا لويندر موجود بون فارزقوهم من بشيان بدن لو ميراتي اگر تسي بالرسمي بشيان نية يعني بشي ديار كراوي للشرع دانية بران بيشوي توزيعي بكن بالرزامندي همو أو ميرات قرانا بشي أو فقيرانش بدن كوكو أولو القربى وهروها يتيم ومسكينة وقولوا لهم قولا معروفا وبقصتشي خوش بريان بكن سالير ذا ابن عباس خواي قولة لخوي باي برغازيبي لحديث يقداك وإمام بخاري رواتي كده تفرمي درباري وإذا حضر القسمة أولو القربى واليتامى والمساكين قال إن ناسا يزعمون أن هذه الآية نسخت هنديك خلشي دلين أو نسخ بويتوا وبس يعني أو بوي نسخ بوا كاتك والدواتر خواي قولة سبحانه وتعالى باس لميرات دكا هريكو تسبه شيء ببردكوي ضلين لدواء ويو آتاني كوا خواي قولة توزيع ميرات مالو دكاتن اوان دابزين او آتنا سخبوا او بيشي توزيع كردني يعني خود بيشي دابزين او آتاني كوا توزيع ميرات تدا دابزين او آتانا او آتي استام الخزمتي دا نسخبوا. ابن عباس دا فرمي كساني قوا ضلين ولا والله ما نسخت نخير أو أتنسخ نبويته هي محكمة آتيش محكمة منسوخ نية ولكنها مما تهاون الناس بلكو لو اشتانية أو آتزورك كخلشي تطبيقي لكن خلشي تهاونيان تذاكر تقصيريان تذاكر دي هما واليان أواني كوا ميراتيان ببردكوي دو كسن وال يرث وذاك الذي يرزق ووال لا يرث كواتا أواني ميرات قرن دو بشن هنديك بخوي يعني بشي وردقريتن أو واتاكا بشيك لو بشيك ببري كوتيا ببخشيتوا ووال لا يرث وبشيك لو أنا مثلا يتيمي قسكنا كسانيك دين نوينري أوانا كسر فرش لسر مالي أوان دكن لو حالتي فذاك الذي يقول بالمعروف يقول لا أملك لك أن أعطيك لو حالتي دلي أويك وبخوي بشي هي كوردقري وعاقلة وقوري وراشدة بشيك لو مالك لميراد ورقته ببخشي توبا والقربى واليتامى ومساكين أويك نوينري يتيم كانشا بخوي بشينية بلام هاتيا كمال يتيم كان وربقري سر فرشتي لسر بكاتن دلي أويان دلتن كاكا أمن بشي منية بيدموا مالي خومني أم ببخش مقر داوان لكردي أخذ كوا هاتين اللي وندر تساويان ليشتشان بديه بلان بقسيتي خوش بريان بكا إتر هندق لزانان دفرمون فعلا لكاتي توزعك النكات ديار أو كاتوابوا لكاتي دابش كرني ميرات خلقانك دهاتن لوي آمادة دبون إتر بتايبتي خزموكس أو كبشينيا وهروها يتيم كان ومسكين كان دهاتن آمادة دبون تاو كشتشيان بدريته إتر دفرمي لو حالتي بيهندريتي باشا أوي كوا بخوي ميرات قرا بشي ببردكوي بابشتشي بداته وقسي خوشي لقلبك لقل أوش كواتا بشي بداته قسي خوش أوي كوا بشي خوشينيا هاتي مالي يتيمان وردقريتن نبوي سرپرش لسر بكا با قسي خوش بكاتن بلو مالي خومني بيدمي تنها
من هاتیمە سەرپەرشتی لەسەر ماڵ یەتیمەکان دەکەم بە قسەی خۆش ئەو کەسانە بەڕێ بکەن. ئیتر ئاەتەکە منسوخنی وەکو ابن عباس دەفەرمی خوای گەورە لە خۆی لە باب ڕازی بەڵکو محکەمە وەکو دەفەرمیتن ئەوە شتێکە کەوا مما تەهاونە الناس بەڕاستی تەقسیری تێدا کرێ. یعنی خەڵک بەڕاستی ئەوەی لەبیر نییە لە کاتی تەوزیعکردنی میرات لە کاتی کەوا میراتێک تەوزیع دەکرد لەوانە میراتێکی زۆریش بیتن ئەو میراتگرانە کە وەری دەگرن با شتێک بدەن لە بۆ خزم و کەس و لە بۆ فەقیر و لە بۆ یەتیمەکان بابیان دەنێ کەواتە ئەوە هاندانە لە بۆ ئیکەوە ئەو ماڵێک کە خوا سوبحانه وتعالى بە میرات کردی تێ ماڵی تو دەی ئەتوش بەشێش لێ ببەخشەوە وەکو ابن عباس دەفەرمی تەقسیری تێدا مەکە بەش تێدا بخ لە بەرەوەی ببەخشین بەرەکەت دەکەوتە ئەو ماڵەت والله أعلم. پاشان لە ئاەتی دواتر دەفەرمی وەلیەخشە الذین لەو تەرەکوا من خەلفهم ذریەة ضعافا خافوا عليهم فليتقوا الله وليقولوا قولا سديدا. ئەو ئاتاش وەکو زانان دەفەرمون بە سێ شێوە عولەما لێچیان دایتەوە. یەک لە شێوازەکان ئەوەیە الخطاب للأوصياء خطابەکە لە بۆ ئەوانەیە کەوا سەرپەرشتی لەسەر ماڵی یەتیمەکان دەکەن کەواتە مەفهومی ئاەتەکەی لێرەدا ئەو هایلێدە یاخود مەبەست لە ئاەتەکە ئەو هایلێدەگەر لە بۆ ئەوسیا بی لە بۆ ئەو کەسانی کەوا سەرپەرشتی لەسەر ماڵی یەتیمان دەکەن دەفەرمی ئەوانەی کەوا سەرپەرشت لەسەر ماڵی یەتیمان دەکەن بەو شێوەی سەرپەرشت لەسەر ماڵی یەتیمەکان بکەن وا حساب بکەن کە وەکو کوو بەخۆیان ئەگەر بمبرن منداڵی گچکیان لە پاش بەجی بمینێ کو دڵیان پێوەیە کەوا کەسێک غەدریان لێنەکە با بە هەمان شێوە تەعامل لەگەڵ ئەو یەتیمانە بکە کەوا لەبەر دەستی خۆیتی و ئەو سەرپەرشت لەسەر ماڵیان دەکا بە جوانی سەرپەرشتی لەسەر ماڵەکەیان بکە و با قسەی ڕاست و دروست بکە تاوەکو منداڵەکانی ویش لە دوای خۆی عینی پارێزراوی وەکو ئەو پارێزگاری لەسەر ماڵی یەتیمەکان کرد و قسەی ڕاست و دروستی کرد. لە قەولی دووەم دەڵێ الخطاب لعواد المەریض ئەو کەسانەی کەوا کاتێک کە کەسێک لە سەرمەرگە ئەو کەسێک کەوا دەچی سەردانی دەکاتن کە دەبینی لەسەر مەرگە هانی دەدا کەوا وەسیەت بکا لە ماڵەکەی لە بۆی کەوا بیداتە فەقیران هەندە هانی دەدا تاوەکو زۆرێک لە مالی خۆی ئەو کەسە دەبەخشیتن مابڕێ منداڵەکانی خۆی کە لە پاشی دەمینێنەوە غەدریان لێ دەکا. طبعا ئەمە باسمان کرد یعنی مەسەلەی بەخشین یعنی وەسیەتکردن لە سەرمەرگ سنەتە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بەڵام سنەت وایە کە وەکو سعدی کوڕی ئەبی وەقاص خوای لە ڕازی بی کە وەسیەتی دەکرد کەوا تەسەوور دەکرد کەوا لە سەرمەرگە طبعا دواتریش نەمرد بە هەر حاڵ وەسیەتی دەکرد کەوا نیوەی ماڵم لە بۆ بەخشین بی ئەو جەنیوەکەیت کەس لە بۆ میراتگرەکان ببینێت پێ سەڵسم فەرمووی نەخێر نیوەی مەبەخشە ئەو جا فەرمووی سەیەکی دەبەخشن فەرمووی سەیەک زۆریشە سەیەکیش زۆرە وەکو ئیمامی ئەبوبەکر خوای لە ڕازی بی دەفەرمێ گەر پێنجیەکی بەخشی باشتریشە دەبەری پێ سەڵسم فەرمووی سەیەکیش زۆرە بەڵام لە سەیەک زیاتر هەنابی ببەخشێ ئەو کەسێکەوە لەسەر مەرگ کاتە ئەو خیتابە دەفەرمون لە بۆ ئەو کەسانێکەوە دەچن سەردانی کەسێک دەکەن کەوا لە سەرمەرگە هەندە هانی دەدەن تاوەکو بەشێکی زۆر لە ماڵی خۆی دەبەخشیتن منداڵەکانی خۆی بێبەش دەکا کەواتە ئەو خیتابە لە بۆ ئەو کەسانەیە بترسێن کو ئەنگۆ حەریسن لەسەر ماڵ و منداڵی خۆتان لە پاش خۆتان نەفەوتێن زایع نەبن دەی لە خوای بترسێن لە بۆ ماڵ و منداڵی خەڵکیش ئەو هامە بن کە ئەوەندە تەشجیعی بکەن ماڵ و منداڵەکەی خۆی بێبەش بکاتن لە پاشە خۆی. قولي سيم الخطاب للموصين خطابك لبو أو كساني كوافعا لسر مرقن ديانوي وصيد بكن خواهي قود فرمي بابترسن لفاش خوان من دالكانيان با فقير نمينين او اندي ببخشن لميراتكان هيز دبو من دالكان خوان بزي نمينين وكو پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي بسعدي فرمو إنك إن تذر ورثتك أغنياء خير من أن تذرهم عالة يتكففون الناس دفرمي أقر بيتو من دالكان لباشا خود با دولمندي بزي بيلي باشتره لوي كواكس من دالانيك بزي بيلي كوا لپاشە تو بچن درۆزەی بکەم لە خەڵکی وەربگرن کەواتە ئینسان دەبی تەوازونی هەبی وەکو گوتمان لە بۆی هەیە سنەتیشە بەشێک لە ماڵەکەی بکاتە وەسیەت لە سەرمەرجی بیکاتە خێر بڵێ ئەو بەشە لە ماڵم جیا بکەن و بکەنە خێر ئەو دوای میراتەکەم تەوزیع بکەن بەڵام ئەو بەشەش لە سەیەک زیاتر نابی بدا
لە سەیەک زیاتر نابدا ئەگۆکو ئەو بەکر دەفەرمی خوای ڕاست ئەگەر پێنجەیەکیش بی باشترە لە بەروی پێ دەفەرمی سەیەکیش زۆرە. ئیتر لێرەشدا کەوە گوتمان ئەو سێ قەولەی لەسەرە دیسان ئاەتەکە هەر سێکی لە خۆ دەگری کەواتە مانع نییە کەوا خیتابەکە لە بۆ هەر سێکیانە هەم لە بۆ ئەو کەسانەی کەوا سەرپەرشت لەسەر ماڵ یەتیم دەکەن هەم لە بۆ ئەو کەسانی کەوا سەردانی ئەو نەخۆشە دەکەن کەوا گوانی مردین لەسەر دەکرێت هەم لە بۆ ئەو کەسەیەکەوە بخۆی لەسەر مەرگە خوای گەورە خیتاب لەگە هەر سێکیان دەکاتن مانعیش لەوەی نییە کەوا هەر سێک لە خۆ بگری. ئینە لە ئەوجە دەفەرمیتن با بترسێن ئەو کەسانێک کەوا لە دوای خۆیان منداڵ بەجی دێنن ذورریەتەن ضعافەن ذوریەت و نەوەیەک بەجی دێریتن ئەو منداڵی خۆیان منداڵی کەوا بەجی دێریتن کە لاوازن و ضعیفن هیچیان پێ ناکرێ خافوا عەلەیهیم کەوا دەترسێن زوڵمیان لێ بکرێ لە پاشە خۆی باشە ئەو کەسە چ بکا باشە تاوەکو منداڵەکانی لە پاش خۆی زوڵمیان لێ نەکرێ فەلیەتەقوا الله تەقوای خوا بکەن تەقوای خوا بکەن لەوەی کەوا مەسەلەن وەکو لە تەفسیرەکان کە گوتمان بۆی کەوا تەقوای خوا بکەن لەگەڵی ئەو یەتیمانی لە بەردەست خۆیانن بە چاکە بزۆلێن تاوەکو منداڵی وانش لە پاشەوان بە چاکە تەعاملیان لەگەڵ بکرێ. تەقوای خوا بکەن بەگشتی تەقوای خوا چییە؟ ئەوەیە کەوا خۆت لە قەدەغ کراوەکان بپارێزی فەرمانەکانی خوا جێبەجێ بکەی بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە. فليتقوا الله وليقولوا قولا سديدا قسەی ڕاست و دروستیش بکەن سدید ئەو قسەیەکەوە ما يسد به الواقع ياخذ ما يسد به الحاجة كواتا قسەی وا بکەی کەوا جێی بگری قسەی سەدید ئەوەیە قسەی وا بکەی کەوا هەدەف بینی و جێی بگری کەواتە قسەی ڕاست و دروست بکەن وەک خوای گەورە لە سوورەتی ئەحزابیش دەفەرمی يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم كواتا براستي قسەی ڕاست و دروست و تەقوا کردن و قسەی ڕاست و دروست کردن دەبی تەمایی ئەوەی کەوا يصلح لكم عام خوای گەورە وا دەکا کردەوەکانتان هەمووی چاک بی ويغفر لكم ذنوبكم دەبی تەمایی ئەوەی کەوا لە گوناهەکانتان خۆش ببی خوای گەورە. ئیتر لێرەشدا ئەوانەی کەوا دەترسێن لە دوای خۆیان منداڵەکانیان نەفەوتێن و زایع نەبن چ بکەن؟ فليتقوا الله وليقولوا قولا سديدا با تەقوای خوا بکەن فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن خوان لە قەدەغ کراوەکان پارێزە قسەی ڕاست و دروست و عەدل و بابنە ڕاست و دروست و صحیح و صەواب بکەن تاوەکو لە دوای خۆیان منداڵەکانیان نەفەوتی. دیارە ئەوەش قاعیدەیە کە بەڕاستی وەکو خوای گەورە لە سوورەتی ئەلکەهفی ئیشارەت پێدا کاتێکەوە خوای گەورە موسا کە کەلیم الرەحمانە عەلەیهی سڵات وسەلام لەگەڵ خەضیر کەوا وەلیەکە لە ئەولیاکانی خوای گەورە کاتێکەوە پێکەوە دەستن لە گوندێک دیوارێک خەریکە دۆڕوخێ چاچی دەکەنەوە بە فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە دواترێ خەضیر باسی دەکات لەبەرچێ لەبەرەوەی لەژێر ئەو دیوارە خەزێنەیەکەیە ماڵێکەیە ئی دوو یەتیمانە لەبەرچی خوای گەورە وەلیەک و پێغەمبەرێک دەنێری ئەو دیوارە چاپ بکاتەوە لەبەرەوەی ئەو دوو یەتیمە وەکانە ئەبوهما صالحا وەرە بابیان پیاوەکی صالح بوو خوای گەورە وەلیەک و پێغەمبەرێک دەنێری پارێزگای لەسەر ماڵی ئەوان بکەن سوبحان الله کەواتە ئەوەی کە دەوێت ماڵ و منداڵەکانی نەفەوتێ لە پاش خۆی یعنی زۆربەی زۆرمان ئەمە وا فکر دەکەینەوە شتێک لە دوای خۆمان بەجێ بێن لە مولک و ماڵ بەڵێ احتیادیە بەڵام بەڕاستی ئەوەی کەوا زەمانەتی ئەوەی دەکا کە منداڵەکان لە پاش خۆت نەفەوتێ ئەو ماڵە نییە کە لە بۆی بەجێ دەیری چکە ئەگەر خراپ دەربچی ئەو ماڵەی هەموو دەکاتە زەرەر بەڵام ئەگەر خەمی ڕاستەقینەی ئەو منداڵانەتە خەمی دنیا و قیامەتیان تەقوای خوا بکە ئەگەر ئەتوو متەقیبی ئەگەر پیا و صالح بی خوای گەورە سەرپەرشتی منداڵەکان دەکا هەم لە دنیا و هەم لە قیامەت ئەوە زەخیرەی ڕاستەقینەی لە ماڵ و منداڵ بەجێ بێری لۆیەوە کەسێک وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لێ ڕازی بی کاتێکەوە بە خەلیفەی پێنجەم مەشهورە لەسەرە مەرگە پێی دەڵێن چت بەجێ هێشتە لەو منداڵەکانن دەڵێ هیچم بەجێ نێشتێ ئەگەر ئەوان صالح بن فالله يتولى الصالحين ئەگەر ئەوان پیاو چاک بن خوا خاوەنددارێتیان دەکا سوبحانەهو وتەعالا ئەگەر پیاو چاچیش نەبن ئەوە شتێکی وام لێیان بەجێ نەهێشتێکەوە ببیتە یارمەتی دەریان لە بۆی مەعسیەتی پێ بکەن خوا پەنامان بدە کەواتە بەڕاستی ئەوە قاعیدەیەکی زۆر مهمە ئەگەر لە مستەقبەلی منداڵەکان دەفەوتێ تەقوای خوا بکە و قسەی ڕاست و دروست بکە تاوەکو خوای گەورە زەمانەتی منداڵەکان بکە لە دوای خۆت. لە دواتر خوای گەورە دەفەرمی إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا ئەوانەی بێگومان کەوا ماڵی یەتیمان بە زوڵم دەخۆن ماڵی یەتیمان بە زوڵم دەخۆن با باش بزان ئەو خواردنە هیچ نییە تەنها ئەوە نەبی يأكلون في بطونهم نارا ئەوە لە ناو زجیان ئاگرە دەیخۆن
فتمالي يتيم دبتا آقر لنا وزقر للمستقبل دا لروج قيامت دا وسيصلون سعيرا وهروها لنزيك والسين لبو استقباله وسيصلون سعيرا وهروها داخلي جهنم دبن وسيصلون أي يدخلون تسنناو جهنم كواتا باباش بزان أواني كمالي يتيم دخون باباش بزانن أوا آقر لنا وهناويان ديخون ودسنا ناو جهنمش بسبب أوي كوا مال يتيم يا أخوات طبعا خادني مال يتيم يك لقناها هر قورة كان خادني همو مالي همو كسيك بنا حق براستي يك لقناها هر قورة كان بلام بتايبتيش خادني مال يتيم تكو خواسر برشتي يتيم دكا سبحانه وتعالى خواي گەورە سەرپەرشتی دەکاتن ئیتر خواردنی مالی یەتیم بەنا حەق ئەوەی کەوا مالی یەتیم بەنا حەق دەخوا بابای بزانێ ئاگرە لە ناو هەناوی دەیخوا دوور مەبینە هەر لە دنیاش لێی ببیتە ئاگر دوور مەبین لە دنیاش لێی ببیتە ئاگر ئەو جەوە سەیەصلەونە سەعیرا لە قیامەتیش ئەوە سەیەصلەونە سەعیرا دەستنە ناو ئاگری جەهەنەم ئەو ئاگرە گەرمەی کە خوای گەورە لە بۆ کەسانێکی دانا کە ئەوانەی کەوە لە فەرمانەکانی خوای گەورە لا دەدەن و مصڕیشن لەسەری تەوبەش ناکەن و حەقی خەڵکیش نادەنەوە بەتەئکید وسەیەصلەونە سەعیرە خوا پەنامان بداتن ئیتر بەڕاستیەوە هەڕەشەیەکە لە هەڕەشە هەرە گەورەکان لە بۆ ئەو کەسانی کە ماڵی یەتیم دەخۆن با باش بزانن ئاگرە لە ناو هەناویان لە قیامەتیش وسەیەصلەونە سەعیرە ئەو یەتیمە گەرزاهن لە دنیا کەسی نییە بەڵام بزانە خوایەکی عەظیم هەیە دیفاعی لێ دەکاتن بەهانای دێ لەسەری بەجوابە و هەروە ئینتقام لەو کەسەی دەکاتەوە کەوا زوڵمی لێ دەکا ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە بەو شێوە لە ئاەتەکانی خوای گەورە تێبگەین کەوا خوا مەبەستیتی و هەروە موفەقمان بکات بۆ جێبەجێکردنی و هەروەها لەو کەسانە بین کە شاد بینەوە بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە شەفاعەتی قورئانی پیرۆز وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون